بەداخەوە بۆتە کولتورێک لە کۆمەڵگەی ئێمەیە پێویستە ئیش لەسەر هزری کۆمەڵگە بکرێت واتە هۆشیارکردنەوەی کۆمەڵگە بەرامبەر بە خودی ژن و گرنگی ژن لە ژیانی هەر کەسێکە کە چەند زۆرە ئەو کاتە سەیری ژن بە ئاستێکی باڵاتر ئەکرێ و ئەو نەک بەو شێوەی کە ئێستا وا سیر ئەکرێ کە مڵکێتی بەداخەوە ئەو جۆرە پیاوانەیە کە ئەو بیرکردنەوانیان هەیە و کە تونندوتیژی بەرامبەر بە ژنانەکەن اینجا بۆیە ینی سیرەکەی یەکێک لە هۆکارەکان مەسلەی کللتورە و نەبوونی هۆشیاریە بەرامبەر بە ژن وەکو ڕەگەزێکی زۆر گرنگ و ئەساسی کۆمەڵگا لە ناو خێزان کە ژنە پەروەردەکە کە ژنە منداڵ دروستەکە کە ژنە ئەوەوەی کە ئەو پێگەینێ بۆ کۆمەڵگا چ قورسایەک و گرنگیەکی هەیە بۆ خزمەتکردنی ئەوانی تری غەیری ژن. دوو پەیوەندی بەوە هەیە لە وڵاتی ئێمەیە و یاساکان خۆشیان عنی کەموکوڕی ئەوەی تایە کە هەروە ڕۆشتووە مەسلەی ئاشتەوایی و دروستبوونی سڵحی کۆمەڵایەتی کە کاتێککە ژنێکە کوژرێ جارێکە سڵح حەکرێتەوە بۆ ئەوەی کە جارێکی کە بکوش بەرسزانەکەوێتەوە یاخود ئەسڵەن بکوش دەربازە بێ لە سزا داڵدە ئەدرێت وەکو یا ئەچێتە ناو دادگاکانە وەکوتم بەر لێبردنێکی گشتیەکەوێ و سڵحێکی بۆکەن کەواتە نەبوونی سزایەکی تند و تۆڵ کە ببێتە ڕێگر لە بەردەم کەسانی کە بۆ ئەنجام نەدانی تندوتیژی و کوشتنی ژنان نییە. ئەگەر تاوانەکان وەکو خۆی بەرسزا بکەون ئەو کاتە دەبێتە ڕێگر خەڵکێکی کە جورئەتی ئەوە ناکە ئەڵێ بۆ چارەنووسم لە بەندیخانە بێ بە درێژایی ژیان خێزان و مناڵ و کەس و کار هەمووی بەجێ بێڵم و من بۆ ئەم تاوانە بکەم کەواتە بێ لەو ئازارە ڕۆحی و جەستەی خۆی کە بەریەکەوێ. و بابەتێکی ترش کە گرنگە بەداخەوە میدیا بەو ئاراستەیە کار ناکا کە کۆمەڵگە هۆشیار کاتەوە کە ئەمە تاوانێکی گەورەی مرۆڤایەتیە بەرامبەر بە ژنەکرێ تەنها بۆ بابەت دروستکردن زیاتر لە بابەتەکانە بابەتە میدیایەکان ئەوەی کە ئەیبینیت ئەوەی بە تایبەت لە سۆشیال میدیای ئەیبینی گرنگیدان نییە بە قەزێکە وەکو پرسیژن بەڵکو وەکو هەواڵێک وەکو ئەوەی کە تاوانێک ڕوویداوە بۆیە پێویستە میدیاکان زیاتر گرنگی بن بەم مەسەلەیە وەکو پرسیژن کە ئەمە چەند ڕوویەکی ناشرینی کۆمەڵگەیە کە ئەوە بدا بە خۆی مافی ژیان لە ژن بسەنێتەوە یا هەر تاکێکی کۆمەڵگە بسەنێتەوە. ئازادی بوون ئازادی مرۆڤ ئیتر ژن بێ پیاو بێ هەر تاکێک بێ گرنگە بۆ ئەوەی کە ژن هەست بە بوونی خۆی و خودی خۆی بکات و لەسەر پێی خۆی بوەستێ بۆیە ئەو کاتە ئەم فەلسەفەیە زۆر پاڵپشتێکی گەورە ئەبێ لە ڕووی معنەویەوە کە هەمیشە داکۆکی لە خۆی بکە هەمیشە لەسەر پێی خۆی بوەستێ هەمیشە توانای خۆی بەرجەستە بکە بەرەو ڕووی ئەو تەنگژانە و ئەو ئاڵنگاریانە بێتەوە کە لە کۆمەڵگە بەرەو ڕوویە بێتەوە. ئەمە زۆر گرنگە وەکوتم ئازادی واتە ئەگەر ئازادی نەبێت داهێنان نابێ و هیچ تاکێک بە خودی ژنیشەوە داهێنان و توانایی بەڕێکردنی لەگەڵ پێشکەوتنەکانی کۆمەڵگە نابێ بۆیە پێویستە ئەم فەلسەفە ژیاریە کە پەیوەندی بە ئازادی مرۆڤەوە هەیە زۆر برەی پێ بدرێ و ژن وەکو پێکاتێکی گرنگی کۆمەڵگە سیر بکرێ کە چەند پێویستە لە هەموو کایەکانی کۆمەڵگای ڕۆڵی خۆی بینێت.